مسیحی هبون جهو هبون و مالکی عربه هبون اوانا تغیب هفدورا یعنی دنوا اهنگه که دنوا دانستاندنه که گله که خوش دا او دکرن جیان دکرن مدل کی وکی باجاره کی پچوچ کبون مثلا عباره هموچ کم دبون فلانی جم مالک الکی من کم دبون پیرکامن چیرو گدگوتن ئێمە وەکو دەستەی سافی و بەرهێنانی بەڵگەفیلمی ڕووناک وەکو هەڵوێستێک دژی ئەو کارێک کە لە فستیڤاڵ ئەنجام درا بۆ ئاستانکردنی فیلمی بۆ ئازادی ئێمە بە فەرمی بە جەماعەتی فستیڤاڵمان وت کە ئێمە کشینەوە بەڵام دیارە هیچ شتێکی وا لە ئارایە نیە و ئێوە حەزێتان کێشا لێرە ئامادەن بەڵام ئێمە بە فەرمی داوامان لێکردن کە عرض نەکرێت ئێمە کشینەوە ئێوە بەخێر بێن سەرچاو هیواداری لە دەرفەتێکی ترا بتوانین فیلمەکەتان پیشان بدەین ئەما لەسەر فستیڤاڵ ئەمێنێتەوە کە پەخشی یەکاتیان نا بەڵام ئێمە وەکو سافی و بەرهێنان بە فەرمی پێمان ڕاگەیاند کە پەخشی نەکرێت بۆ هەڵوێستێکی هونەری بۆ ئەوە